سڵاوی خۆی گەورەتان لێبێ پێتان شاد بمەوە لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ڕووناچی فەرموودا. ئەزیزانم، لەژێر ڕۆشنایی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕەوشتی سەحابەکان کۆمەڵێک شتەیەکەوە باسیکەین. لە ئەڵلقەیەم جارەماندا باسی یەکێک لە ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکان، ئەویش دانانە بەهەڵا و داوای لێبوردنکردنە کە یەکێکە لە سیفەتە جوانەکان کە هەڵەیەکت کرد تۆی موسڵمان بەرامبەر برایەکی موسڵمان بەرامبەر خوشکێکی موسڵمان داوای لێبوردنی لێ بکەیت. زۆربەی کێش و گرفتەکانی نێوان دوو برا، دوو خوشک، نێوان ژن و مرد، نێوان دوو عایلە، نێوان دوو کەس تەنیا پێویستی بەڕستەیەکە کە بڵێ داوای لێبوردن دەکەم من هەڵە بووم. زۆربەی کێشەکان لەوانەیە کە ئێستاکە گەورە بوونە لەوانێت تەنها چارەسەرەکەی ئەم چەند ڕستەیە بێ، بەڵام هەندێک جار نەفامی و نەزانی و عینادی خۆمانەوە دەکە کێشەکە گەورەتر بێ دام بە هەڵی خۆماندا نانین. ئەزیزانم، ڕۆژێکیان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی لەگەڵ ئەبوو ذەر ڕزای خۆیان لێبێ دەبێتە مناقەشە و دەمەقاڵیان لەسەر بابەتێک. ئیدی لە کۆتاییە دەنجیان بەسەر یەکتری بەرز دەکەنەوە تاوەکو وای لێدێ ئەبوو ذەر بە بیلال دەڵێ ئەی کوڕی دایکە ڕەشەکە، چونکە بیلال حەبەشی ڕەش پێز بوو بۆ دایک و باوکی بە هەمان شێوە. ئیدی بیلال بێدەنگ دەبێ و دەگەڕێتەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێی دەڵێت یا ڕەسوول الله، ئەبوو ذەر بەو شێوەیە ناویهێنام. ئیدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانجی ئەبوو ذەر دەکات. ئەو کاتی بیلال لەوێ نییە، دەڵێ ئەبوو ذەر تۆ ئەو قسەیت بە بیلال گوتووە؟ دەڵێ بەڵێ. دەڵێ بۆچی؟ دەڵێ یا ڕەسوول الله، ئێمە کاتێک کە شەڕ دەکەین و مناقەشە دەکەین کە دەگاتە حاڵەتێک تووڕە دەبین، ئیدی قسەکان لە سنووری شخصەکان دەردەچێت، قسە بە دایک و باوکەکانیش دەڵێن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری پێ ناخۆش دەبێت، دەڵێ ئەبوو ذەر هێشتا سیفەتی جاهیلی تێدا ماوە. ئەبوو ذەر دەڵێ یا ڕەسوول الله، هێشتا من سیفەتی جاهیلیم تێدا ماوە، خۆ بە گەورەزانینی زمانی جاهیلیم تێدا ماوە پێش موسڵمان بوونم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بەڵێ. ئەبوو ذەر زۆر دەترسێت، ئیدی بەپەلە ڕادەکا لە دوای بیلال دەگەڕێت تاوەکو دەیدۆزێتەوە لە ناو شاری مەدینە، دەچێتە بەردەمی بیلال، ڕوومەتی خۆی لەسەر خۆڵەکە دادنێت لە بەردەم بیلال، دەڵێ دەی بیلال بە قاچە ڕەشەکانت قاج لەسەر دەم و چاوم دابنێ، هەتاوەکو گەردەنم ئازانەکەی، هەتاوەکو عەفوم نەکەی من لێرە ناڕۆم، دەبێ بمبووری، دەمێ ئەو نەفس و عینادیەی خۆم خۆ بە گەورە زانینەی خۆم لە بەردەمت دابنێم بمبووری داوای لێبوردنەکە من هەڵە بووم. ئیدی بیلالیش باوەشی لێ دەدا و ماچی دەکا، گەردەنی ئازادەکە دەڵێ پێویست بەو شتە ناکات. بەڕێزانم، زۆربەی کێشەکان تەنیا پێویستی بەوەیە واز لە عینادی و تەکەبڕ و نەفس بەرزی بێنی زوو کۆتایی پێبێنە، تەنها بڵێ بەڵێ من هەڵە بووم داوای لێبوردنەکەم، تەواضوع بنوێنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێ لە پێناو خوای گەورە تەواضوع بنوێنێ ئیلا خوای گەورە بەرزی ئەکاتەوە. ڕۆژێکیان ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر لەسەر بابەتێک مناقەشە لە نێوانیان دروست دەبێ و لە یەکتری تووڕابن. ئیدی ئیمامی عومەر زۆر بە قسەکانی ئیمامی ئەبوو بەکر تێکەچێت تووڕابێت ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە. ئیمامی ئەبوو بەکرش کە دەموچای ئیمامی عومەر ئەبینێ لە نەفسەوە پێی ناخۆش بوو کە برای موسڵمانەکەی عاجز بۆ بە قسەکانی، ئیدی بە دوای دەڕاکات، ئەیگرێ لە پشتەوەڵێ ئەی باوچێ عەبدوڵڵاه گەردەنم ئازا بکە بە قسەکانم ئەگەر عاجز بووی. ئیدی ئیمامی عومەر پشتی لێکا ئەڕوا بەرەو ماڵەوە، چەند جارێک بانجێکات، چەند جارێک بانجێکە لە ڕێگا هیچ جوابی ناوە، تاوەکو دەگەنە بەردەم دەرگای ماڵی ئیمامی عومەر. دەوێ بچێتە ژوورە، ئیمام بەکر دووبارە بانجێکە ئەی باوچێ عەبدوڵڵاه گەردەنم ئازا بکە داوای لێبوردنەکەم. ئیمامی عومەر زۆر تووڕابێ دەرگاکە داخەوەڕوە. ئیدی ئیمامی ئەبووبەکر سەری دانێت و بەرەو لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێکەوێ. ئیمامی عومەر کە ئەگاتە ماڵەوە دانیشێ یەکسەر تووڕەبوونی و عاجزیەکەی نامێنێ، دێتە دەرەوە بە خێرایی پێش ئیمامی ئەبووبەکر ئەگاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتەکەی بۆ ئەجێڕێتەوە. ئیمامی ئەبووبەکرش لەو کاتە ئەگاتە ئەوێ کە چیرۆکە بۆ پێغەمبەری خوا باسەکات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕابێت ئەڵێ باوچی عەبدوڵڵاه تۆ چۆن توانیت پشت لە ئیمامی ئەبووبەکر بکەی لە کاتێکدا کە ئەو هاتووە داوای لێبوردن لە تۆ کردووە، چۆن دڵتان دێ ئیمامی ئەبووبەکر عاجز و تووڕە بکەن، ئەو هاتووەتە لات داوای لێبوردن لێ بکە. سوێند بە گەورەی خوای گەورە، کاتێک کە من بانگەوازی ئیسلامم کرد هەموو قوڕیش و دۆست و برادەران پشتیان لێکردم و بە دوایان خستمەوە، تەنیا ئیمامی ئەبووبەکر بەڕاستی دانام و لە پشتم بوو، هاوکارم بوو، هاوڵم بوو. ئیتر لەو کاتەدا
ئیمامی ئەم عومەر باوەش بە ئیمامی ئەبوو بەکردادا لەو کاتێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە بووە ترسا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵی لە ئیمامی عومەر عاجز بێ هەر پۆزیشی دێهێنا و عوزری دێنا بۆ ئیمامی عومەر دەیگوت یا ڕەسوڵ الله وازی لێ بێنە کێشە نییە ئەو زۆر تووڕە بوو خەتای من بوو من بە قسەکانی عاجزم کرد دەتسەوی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵی بێشێ لە ئیمامی عومەر ئیدی بەو شێوەیە ئاش بن و هیچ شتێکیان لەناو دڵ یەکتر نەما سەیک ئازیزانم تۆش دڵت فراوان بێ ئەگەر کەسێک هات داوای لێبوردن لێ کردی بە دڵێکی فراوان وەریگرا بتوانێت جارێک دەم و دەست لە کەسێک خۆشببی گردن ئازایی قوبول بکە ئەو کەسە تۆزێک لە نەفسی خۆی کەم کردوتەوە ئینادەکەی واز لێ هێناوە هاتۆتە لای تۆ بۆ ئەوی داوای لێبوردنەکەی بکات تۆش داوای لێبوردنەکەی قوبول بکە با ئەو کەسە ئەو داوای لێبوردنە ئەو نەفس هێنانە خوارەوەیە واز لە تەکە بڕۆ عیزە نەفسی خۆینا هاتۆ داوای لێبوردنی لێ کردووی قوبوڵی بکە با ئەو شتە نەبێتە ڕقەبەرایەتی بەخوا هەموو کەسێک هەر یەک زار داوای لێبوردن لێەکە دووەم جار ئەبێتە دوژمنایەتی و عینادەتی بۆیە بەڕێزان ئێمە پێویستە هاو شێوەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هاو شێوی سەحابە بەڕێزەکان دان بە خۆمان بگرین لە تووڕەبوونەکان و ئەگەر کەسێک هاتە لامان داوای لێبوردنی کرد لەگە هەڵەیەک کە بەرامبەر ئێمەی کردووە گردنی ئازا بکەین و لێی خۆش بووین کۆتا شتمان ئەوەیەکەوە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا دەزانن بەهێزترین کەستان چییە لەناو ئێوە قووەت و عەزەڵات وتیان چییە وتی ئەو کەسە نییەکەوە هێز و بازووی بەهێزە و ئیدی کەس دەرەقەتی نایەتی بەڵکو ئەو کەسێک کە لە کاتی تووڕەیی دان بە تووڕەبوون و عەسابەکەی خۆی دابگرێ و هادی بێتەوە بۆیە تۆی مسلمان پێویستە دان بە تووڕەیی دابگری و هەروها دڵێکی نەرمشت هەبێ بۆ لێخۆشببوونی ئەو کەسانەی کەوا داوای لێبوردنە لێ دەکەن کە هەڵەیەکیان بەرامبەرت کردووە بەخواتان دەسپێرم تاوەکو ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ